دووبارە سڵاوتان لێبێت. لەم وانەیەدا ئەگەرچی لەوانەی ڕابردوودا بەشێک لەوانەکەمان ناونابووانەی دووەم بە هەڵە، بەڵام ئەتوانم بڵام لێرەوە دیسانوانەی دووەم دەست پێکەوە. ئەوەی لەم وانەیەدا کە وەڵامی ئەدەینەوە ئەم کۆمەڵە پرسیارەیە: کۆکردنەوەی سەرەتایی چییە؟ شوێنی جوگرافی کۆکردنەوەی سەرەتایی کوێیە؟ هۆی دابڕانی و هۆزانەی کە سەرقاڵی پیشەی کۆکردنەوەی سەرەتایین لە شارستانەتی جیهانیا چییە؟ واتە بەهۆی چی دابڕاون لە شارستانەتی جیهانی؟ و هۆی کەمی و ڕێژەی چڕی دانیشتوانی ئەو ناوچانە چین کە پیشەی کۆکردنەوەی سەرەتایی تێدا باوە؟ کام هۆزانە لە جەنگەڵەکانی ناوچەی یەکسانی حەوزی ئەمازۆندا دەژین؟ شوێن و پیشەی کورتەباڵاکان چییە و لەکوێیە؟ کام هۆزە لە باشووری تایلان سەرقاڵی کۆکردنەوەی سەرەتایین؟ جگە لە میوە و گەڵای درەختەکان و ڕاوی ئاژەڵانی کێوی قەبیلەکانی نزیک سەریای ئارام لە ناوچەی کەمەرەیی لە چ ڕێگەیەکی ترەوە خۆراک مسۆ دکەن؟ مەبەست لە بازنەکانی ژوور و کوێیە؟ ئەسکیمۆکان کێن و چ پیشەیەکی سەرەکیان هەیە؟ پیشەی کۆکردنەوەی سەرەتایی لە بازنەکانی ناوەندا چۆنە؟ شوانکاری سەرەتایی، شوێنی جوگرافی ئاژەڵی ئەلیاک یاخود یاک، شوێنی جوگرافی ئاژەڵی لامە، ژینگەی جوگرافی وشتر، هەرێمی بەخێوکردنی مەڕووماڵات بە زۆریەکەوێتە کوێ جیهان، ژینگەی نمونەی ڕەشەوڵاخ لەکوێیە، ئاسکی ڕەنە بە زۆری لەکوێ بەخێوەکرێ، پێناسی کۆچکردن و جۆرەکانی کۆچکردن، ئەڵبەت کۆچی ستونی و کۆچی ئاسۆیی و جیاوازیان لەگەڵ یەکتریدا. پیشەی بژێوی سەرەتایی ئەڵبەت دابەشە بۆ چەند بەشێک، یەکێک لەوانە کۆکردنەوەی سەرەتاییە و یەکێکی تریان لەوەڕاندنی سەرەتاییە کە دواتر باسیەکەین. ئەڵبەت کۆکردنەوەی سەرەتایی مەبەستمان کۆکردنەوەی بەرهەمی دارستانەکانە یاخود بەرهەمە کشت و کاڵ یا سەرەتاییەکانن لە جەنگەڵەکانە. ئیتر ئەمە ڕەنگە لە بەرهەمی میوەوە، لە گەڵای درەختەکانەوە یاخود لە ڕێگی هەندێک جۆر لە ڕۆکەکانەوە کە شیاوی خواردنن، کە ئەمە ڕەنگە مێژوویەکی کۆنی هەیە و هەتاوەکو ئێستاش لە ناو هەندێ لە هۆزەکان و لە خەڵکەکانی ئەو ناوچانەدا زیندوو ماوەتەوە. تەمەن لە هەموو بازنەکانی پانیدا ئەم جۆرە چالاکیە هەیە، لەوانە لە ناوچە خولگەییەکان و لە بازنە ژووروەکان و لە بازنە مامناوەندیەکانە لە هەمویانە هەست بەبوونی ئەم جۆرە چالاکیە ئابوووریە ئەکرێ، وەکو چۆن لە نەخشەکەشا دیارە. کۆکردنەوەی سەرەتایی هەرێمەکانی کۆکردنەوەی سەرەتایی ئەکەونە ناوچە زۆر کەنارگیرەکانەوە و ئەم جۆرە خەڵکە یاخود ئەم هۆزانە هەمیشە لە کۆچ و ڕەودان بە دوای خۆراکدا نیشتەجێنین لە دارستانەکاندا. لە هەر شوێنێکە خۆراک هەیە ئەوان لەوێن، لە دوای ئەوەی کە خۆراک لەو ناوچەیەدا ئەداتە کزی بە ناچاری ئەگوێزنەوە بەرەو ناوچەیەکی تر. بۆیە هەمیشە لە هەرێمە کەنارگیرەکانان و ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە دابڕابێتن لە شارستانێتی جیهان. طبعا کەمی داهات لەم ناوچانەدا هۆکارە بۆ ئەوەی کە دانیشتوانێکی کەمیشی هەیە، واتە چڕی دانیشتوان زۆر کەمە. ئەگەر ئێمە سەیرەوە نەخشەیە بکەینەوە، نەخشەیە دانیشتوان یاخود چڕی دانیشتوان لەسەر ڕووی زەوی پیشانەدات. ئەڵبەت ڕەنگە تۆخەکان دانیشتوانێکی زیاتریان هەیە و ڕەنگە کاڵەتە چەندە پلێ ڕەنگەکە بگۆڕێ بەرەو کاڵتر، دانیشتوانەکە کەمترن لەو ناوچانەدا. هۆکاری ئەوەی کە ئەو ناوچانێک کە کۆکردنەوەی سەرەتایی تێدایە چڕیەکی کەمی دانیشتوانی هەیە کە هەندێک جار چڕی دانیشتوانەکەگات بە 320 کیلۆمەتر دووجا بۆ یەک کەس، واتە هەر کەسێک 320 کیلۆمەتر دووجای بەر ئەکەوێ، چونکە سروشت لێرەدا لەم ناوچانەدا کەمتوانایە و ئەم جۆرەی بەرهەمهێنان ناتوانێت ژمارەیەکی زۆر لە خەڵکی بژێنێ، لەبەرەوەیشە کە دانیشتوانی ئەو ناوچانێک کە کۆکردنەوەی سەرەتایی تێدایە دانیشتوانێکی کەمە یاخود چڕیەکی کەیە. ئەڵبەت سەرەتا بابزانین لە جەنگەڵە یەکسانیەکانە کۆکردنەوەی سەرەتایی بە چ جۆرێکە.
لە جەنگەڵەکانی طبعا ئێمە لە جەنگەڵە یەکسانیەکانە سێ ناوچەی دیاریکراومان هەیە. یەکێک لەوانە جەنگەڵەکانی ناوچەی یەکسانی حوزی ئەمازۆنە و دواتر جەنگەڵەکانی ئەفریقایە و پاشان بە هەندێک لە وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیایە. لە جەنگەڵەکانی ناوچەی یەکسانی حوزی ئەمازۆن لە بەرازیل و ئیکوادۆر و ڤەنزویلا کۆمەڵێک لە هەندیە سوورەکان ئەژین کە سەرقاڵی کۆکردنەوەی سەرەتەن. بە هەمان شێوە لە سەر هەمان بازنەی پانیاخۆ لە نزیکی هەمان بازنە پانیەکانی پانیە یەکسانیەکان لە کۆنگۆ زائیر لە ئەفریقا کورتە باڵاکان ئەژین. هەروەها لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە وڵاتەکانی مالیزیا و لە باشووری تایلاند هەندێک قەبیلە ئەژین. ئەڵبەت لە مالیزیەکان ئەژین و لە باشووری تایلاندیش سیمانکەکان ئەژین کە بە هەمان شێوە ئەمانیش خەریکی کۆکردنەوەی دەتاین. و سەرباری ئەمانەش ئەو قەبیلە و گروپە مرۆیانەی کە لە جەنگەڵە یەکسانیەکاندا دەژین سەرچاوی بژێویان بەروبوومی ڕووەکە وەک میوە و گەڵای درەخت و یاخود ڕێگی ڕووەکەکان لەگەڵ ڕاوی گیانەوەراندا تا ڕاوکردنیش بەشەیەکە لەم جۆرە پیشەیە. ئەڵبەت ئەمەی کە ئێمە باسیەکەین مەبەستمان پیشەی ئابووری خۆبژێویە. ئەوانەشی کە نزیکن لە کەناراوەکانی زەریای ئارام ڕاوی ماسی بەشێکی بنەڕەتی خۆراکیان پێت. ئەوجان کە بزانین لە بازنە ژوورەکاندا چۆنە واتە لە ناوچە ساردەکاندا چۆنە. بێگومان لە باکووری کەنەدا و لە باکووری ئۆراسیا بەهۆی نزمی پلەی گەرماوە سامانی ڕۆکی زۆر کەمە و هەندێک گیانەوەری وەکو ئاسکی کاری بۆ ڕەنەی تیاژی و هەندێک گروپی مرۆیی کەمی وەکو ئەسکیمۆکان کە سەرقاڵی ڕاوکردنی ئاژەڵە کێویەکانن یاخۆد سەرقاڵی ڕاوکردنی ڕێوی یاخود ورچی قوتبی ورچی جەمسەری یاخود سەگڵا و ئەوانن کە دواتر پێستەی ئەمانە ڕەوانەی بازاڕەکانەکەن بۆ پیشەسازی دروستکردنی جلوبەرگ و هەندێک کاڵاو کەرەستەی. و لە بازنە مام ناوەندیەکاندا ئەم چالاکیە دیسان دەرئەکەوێ بە تایبەتی لە هەندێک ناوچەی وشکدا کە ڕەنگە جگە لە ڕۆکی بیابانی هیچ بەرهەمێکی ئەوتۆی تێدا نەبێ یاخود هیچ ڕووپۆشێکی ڕۆکی ئەوتۆی نەبێ وەک لە بیابانی کەلەهاری لە باشووری خۆراوی ئەفریقا کە پوشمەنەکانی لێدەژی و سەرقاڵی کۆکردنەوەی سەرەتایی و هەروەها لە ناوەڕاستی ئوسترالیاشدا کە دانیشتوانە ڕەسەنەکەی هێشتاکە شێوە ژیانی ئابووری خۆیانیان پاراستووە و لەوێ خەریکی ئەو پیشە خۆبژێوی. وەکو ئەمێنێ لە کتێبەکەەوە وەرگیراوە کە نەخشەی دابەشبوونی کۆکردنەوەی سەرەتایی پیشانەدا وەکو بینین لە باکووری شوانکاری جگە لە کۆکردنەوەی سەرەتایی شوانکاری سەرەتاییمان هەیە. ئەمە لەو ناوچانەدا هەیە کە توانای کشتتوکاڵی لاوازە چونکە هەموو ئەو ناوچانەی کە توانای کشتتوکاڵی بەرزا خەڵکی ڕوئەکەنە چالاکی ئابووری کشتتوکاڵی چونکە قازانجێکی زیاتری هەیە. بێگومان کاتێک کە توانای کشتتوکاڵی کەم دەکات لەو کاتەدا خەڵک پەنا ئەباتە بەر ئاژەڵداری. هەروەکو چۆن لە هەرێمی کوردستانیشە ئەو زەویانەی کە کەڵکی کشتتوکاڵیان هەیە بەکاردەهێنرێن بۆ بەرهەمە کشتتوکاڵیەکان و شاخەکان و ئەو لە وەرگانەی کە لە ناوچە سەختەکاندا یاخود کە هیچ کەڵکێکی ئەوتۆی کشتتوکاڵیان نییە لەو ناوچانەدا ئەو ناوچانە زۆرتر بۆ لە وەرگا بەکاردەهێنرێن و ئاژەڵداریان تێدا دەکرێت. وەک لە دیسان لە کەنارە ئەفریقیەکانی زەریای ئەتڵەسی تا ناوەڕاستی ئاسیا لە نێوان بازنەکانی 5 بۆ 5 باکوور واتە کەنارەکانی ڕۆژ وەکو ئەلبەت ئاژەڵەکان بە پێی جۆری ڕۆکی خۆڕسێک دابەش بوون بەسەر جیهانداواتە بە پێی هەرێمەکانی گژوگیا دابەش بوون. بێگومان ئاسکی ڕەنە یەکێکە لەو ئاژەڵانەی کە ئەتوانێت لە هەرێمی گژوگیای تەندرادا لە باکووری ئۆراسیا بژی
و هەروەها ڕەشە وڵاخ ئەتوانێت لە ناوچەی یاخود هەرێمی گژوگای ساڤانادا هەرێمی گژوگای ساڤانە یەکێکە لە گژوگیا لاسکە ئەستورەکان و بەرزەکان کە بۆ ئالیکی ڕەشە وڵاخ کەڵکێکی زۆری هەیە یاخود بۆ ئالیکی وڵاخەکان کەڵکێکی زۆری هەیە لە کاتێکا کە حیوانە وردەکان ناتوانن یاخود ئاژەڵە وردەکان ناتوانن سوودی ئەو تۆی لێوەربگرن بەڵام ڕووماڵات لە ناوچەی ڕووەکی ستێپسا یاخۆت هەرێمی گژوگای ستێپسا زۆرتر بەخێو ئەکرێن کە گیایەکی ناسکە گیایەکی کورتە وەکو ئەو جۆرە گژوگیایی کە لە هەرێمی کوردستانیشا هەیە کە جۆری گژوگای ستێپسا کە زۆر لەبارە بۆ بەخێوکردنی مەڕووماڵات بێگومان وشتر لەو ناوچانەدا بەخێوەکرێت کە ڕادەی بارانباری ڕۆکی خۆڕستی کەمە تەنها هەندێک گژوگیای بیابانی تێدایە کە ڕەنگە جگە لەوەی وشتر بتوانێت سوودی لێوەربگرێ هیچ کام لە ئاژەڵەکانی تر نەتوانن کەڵکی لێوەربگرن و ئاژەڵی لاما یاخود مەڕی لاما لە چیاکانی ئەندێز لە ئەمریکای باشوور زۆرتر بەخێوەکرێن ئاژەڵی یاک بەداخەوە لە کتێبەکەدا بە ئەلیا کاتووە ئاژەڵی یاک ئەمە لە بەرزاییەکانی ئاسیای ناوەڕاستدا بکرێت لەم نەخشەیەدا دابەشبوونی پیشەی شوانکارەی سەرەتایی ڕوون ئەکات ئەلبەت ئەوانەی کە خەریکی شوانکارن زۆر گوێ بە سنووری ڕامیاری نادەن و هەمیشە بە دەم لە وەرگاکان و گۆڕان لە وەرگا و لە وەرزەکانی شوێنەکانە لە کۆچ و ڕەودان بەم هۆیەوە هەندێک دەوڵەت ڕێگەی بە سنوور بەزاندنی شوانکارەکان داوە وەکو ئێران و ئەفغانستان زۆر دەوڵەتیش هەوڵی قەدەغەکردنی کۆچی نێو دەوڵەتی شوانکارەکان دەدات وەکو عێراق و لیبیا و جەزایر ئەلبەت پێش ڕێکەوتنە نامەی جەزایر شوانکارەکانی عێراقیان توانی بچنە ئێران یان توانی بچنە ئەفغانستان و بە پێچەوانەوە شوانکاری ئەو وڵاتانەی تریان توانی سنووری وڵاتەکان ببەزێنن و بە دوای لە وەرگاکاندا بڕۆن بەڵام ئیتیفاقێکی وها یاخۆ ڕێکەوتنامەیەکی وها لە نێوان عێراق و ئێرانە کرا کە چیتر ڕێگە نەدەن بەوەی کە شوانکارەکان سنوور ببەزێنن هەر لە مێژووی کووردا سەیرەکەی شوانکارەکان ئەو هۆزان نەبوون کە جێگیر نەبوون ڕەشماڵێکیان پێبوو لە هەر جێگەیەک لە وەرگا هەبوایە لەوێ ڕەشماڵەکان هەڵەدا هەتا وەکو وەرزەکە گۆڕانی بەسەرا هات بۆ نمونە وەرزی سەرما و سۆڵە پەیدا بوو دواتر ئەو ناوچەیان جێ هێشت و ڕوویان نەکردە ناوچەیەکی تر ئەمە دوو جۆر کۆچمان هەیە کە یەکێکیان کۆچی ئەستونیە ئەم کۆچە ئەستونیە لە دامێنی دەشتەکانەوە بەرەو لووتکە و بەرەو بەرزاییەکان ئەکرێ یاخود بە پێچەوانەوە بۆ نمونە لە هاویندا شوانکارەکان لە دامێنی چیاکانەوە سەر ئەکەون بەرەو بەرزاییەکان بەرەو ناوچە فێنکەکان لە بەرەوەی لەو ناوچانە لە وەڕێکی زیاتر هەیە بەڵام لە زستانە کاتێک کە چیاکان بەفرەی گرێ و سەرما و سۆڵە پەیدا ئەبێ بەناچاری ڕوو لە دەشتاییەکانەکەن و لە دەشتاییەکانە لە وەرگایەکی تری سروشتی دروسە بێتەوە بەمە ئەوترێ کۆچی ستونی واتە کۆچێکە لە خوارەوە بۆ سەرەوە و لە سەرەوە بۆ خوارەوەیە کە لە بەرزاییەکانی ئەتڵەسی مەغریبی عەرەبی یاخود چیاکانی ئەتڵەس لە مەغریبی عەرەبی و لە هەرێمی کوردستانیشە ئەم حاڵەتە باو بوو کە هەندێک جار پێیەوەن گەرمیان و کوێستان و کۆچی ئاسۆییمان هەیە کە ئەم جۆرە کۆچکردنە بە پێی بازنەکانی پانی وەک بۆ نمونە لە بیابانی گەورەی ئەفریقا و شوانکارەکانی ئاسکێڕەنە لە زۆنی تەندرا بۆ نمونە لە زستانی نیوەگۆی باکووردا کاتێک کە نزیکی جەمسەرەکان بە سەهۆڵدا ئەپۆشرێ یاخود بە بەفردا ئەپۆشرێ شوانکارەکانی ئاسکێڕانە ئەو هەرێمە جێ ئەهێڵن دێن بەرەو خوارەوە دێن بەرەو ناوچە باشووریەکان و لە هاوینە کاتێک کە بەفری بەشێک لە ناوچە جەمسەریەکانە چێتەوە و گژوگای تەندرا دەرئەکەوێ لەگەڵیدا کۆچەکەن بەرەو بازنە ژوورەکان بە هەمان شێوە لە بیابانی گەورەی ئەفریقاش کۆچکردن بە پێی بازنەکانی پانی ئەمە شەو پرسیارانەی کاکرێ بۆ تاقیکردنەوەی نیشتیمانی کەڵکیان هەبێت
ببەخشن لەوەی کە ناوی وانەکان بە ڕێکوپێکی نەهاتووە. لێرە داوانەی چوارەم هاتووە، ئەڵبەت ئەوەی کە من باسمان کرد وانەی دووەم بوو. هیوای سەرکەوتن بۆ وانەی داهاتوو لە پێشەی کشت و کاڵی سەرەتایی لاپەڕە سێانزە باسیەکەین هەتاکو دابەشبوونی سامانی ماسی بە پێی دەریا و زەریاکان لاپەڕە حەڤە. کاتێکی خۆش.